وەکو هەموو چین و توێژە کاریگەر و بە هەڵوێستەکانی کۆمەڵگە مامۆستایانی ئاینی پاڵپشت بە ئاینی پیرۆزی ئیسلام هانی مسلمانان دەدەن بەشداری لە پرۆسەی دەنگداندا بکەن و کەسانی شایستە و بەتوانە و ئەمانەت پارێز بکەنە نوێنەری خۆیان. ڕاستی پێویستەکە لە سەرمان لەم هەڵبژاردنە بوونی خۆمان بسەلمێنین. دیارە بوونی ئینسان بەوەیەکەوە بتوانێت وەسائلێکی خێر بێت، وەسائلێک بێت لە گۆڕانکاری لە ژیانی مرۆڤەکانە و لەو دەنگدانیشاکەوە سبەینە ئینشاءالله ئەڕۆین پێویستەکە دوو خاڵی گرنگ ڕەچاو بکەین بۆ ئەم دەنگدانە. خاڵی یەکەم ئەوەیەکەوە خوای پەروەردگار جەلە جەلالوه لە قورئانی پیرۆزە لەسەر زمانی یوسف پێغەمبەر عەلەیهی سەلام کە پێی ئەفەرمێ کاتێکەوە وڵاتێک ئەکەوێتە مەترسی بەهۆی وشکە ساڵیەوە 7 ساڵ ناڕەحەتیە بێ، بەڵام پێغەمبەر یوسف عەلەیهی سەلام ئەفەرمێ من بکەنە وەزیری خەزێنەی وڵات لەبەرچی ئیجعلنی عەلا خەزائین الئەڕض ئینی حەفیظ عەلیم، ئەڵێ من بکەن بە وەکو وەزیری دارایی ئێستا ئاکا بمکەن بە سەرپەرشتیاری ئەوە بۆ چونکە من دوو سیفاتم تایە، حەفیظم یعنی ئەمانەتە ئەیپارێزم ئەمە و عەلیمیشم بەم ئیشە. لەبەرەوە ئەو کەسێکەوە ئێمە ئەینێرین بۆ پەرلەمان و کە وەسیلەیەکی سەردەمیانە ئەمڕۆیە ئەبێ بەڕاستی ئەمانەت پارێز بێ و عەلیم و زاناش بێ بەم بابەتە. زانایانی ئاینی جەخت دەکەنەوە کە ئەرکی گۆڕانکاری لەسەر شانی هەموو تاکەکانی کۆمەڵگەیە و خوای گەورەش فەرموویەتی کە دەبێت مرۆڤەکان خۆیان واقعی کۆمەڵگەی خۆیان بگۆڕن، بۆیە بەشداری لە هەڵبژاردن پێویستیەکی کۆمەڵگەیە بۆ گۆڕانکاری بەرەو باشتر. ئەرکی گۆڕانکاری لە کۆمەڵگایە ئەرکێکە کەوێتە سەرشانی هەموو تاکێک لە تاکەکان. خوای تەعالا فەرمی إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. خوای تەعالا کۆمەڵگایەک ناگۆڕێ، واقعی کۆمەڵگایەک ناگۆڕێ تا ئەو کۆمەڵگایە خۆیان ئیرادی گۆڕانکاریان نەبێت. بۆیە ئەرکی سەرشانی هەموو هاوڵاتیەکە کە بە گەرموگوڕیەوە بەشداری لەم بڵێن دەنگدانەیە بکات و خەڵکانی شایستە و ئەهل هەڵبژێرێ بۆی کە ئەم واقعە بگۆڕێ بە واقعێکی باشتر. و هەمووشمان بەرامبەر بەخوای پەروەردگار بەرپرسیارین بەرامبەر بەو شایەتەی کە ئیدەین ئایا ئەو کەسە ئەهلیەتی هەیە، کەسێکی شایستەیە، کەسێکی موسڵمانە، ڕوو لە خوایە، گۆڕانکاری پێکرێ، هەوڵی چاکسازیەدا یان نە. هەموو کەسێک لە ئاسی ئەو بەرپرسیارەتیە ئەرکێک ئەکەوێتە سەرشانی. زانایانی ئاینی جەخت دەکەنەوە کە بەشداری لە هەڵبژاردن و دەنگدان بە کەسانی شایستە و دەستپاک ئەرکێکی شەرعیە و پێویستیشە مسلمانان کەسانێک بنێرنە پەرلەمان کە بەرگری لە دین و ژیانیان بکەن و لێیان دڵنیابن، نەک کەسانێک کە ڕەواج بە بێدینی و بەلا ڕێجا بردننی کۆمەڵگە دەکەن.